کاگاری بەخێر بێ زۆر بەخێر بێ من و تۆ گفتوگویەکی تایبەتمانە بێ پێشەکێکم هەیە ئەگەر ڕێمەولات خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ قال رسول الله صلى الله عليه وسلم من رأى منكم منكرا فليغير بيده فلن لم يستطع فبلسانه فإن لم يستطع فبقلبه ذلك أضعف الإيمان كواتا ئێمە لە کوردستان ئەو خاکەی کە خوای گەورە پەیداوین ئەبێ هەمومان بەدادپەروەری لەسەری بژین ئەگەر شتێکی خراپمان بینی بتوانین بەدەست ڕێگری لێ بکەین ئەگەر نەمانتوانی با بە زمان بێ ئەگەر خۆ هەر نەمانتوانی با بەدڵ ڕێگری لەو خراپەیە بکەین ئێمە لە کورسات نیوز هەمیشە لەسەر ئەو نەهجا کارمان کردووە ئەم شەویش ئەمانەوێ لەگەڵ بەڕێز کاک ئاری هەرسین گفتوگۆ بکەین لەسەر پرسێکی نیشتیمانی لەسەر پرسێکی نەتەوەیی لەسەر پێکێنانی کابینەی دێمی حکوومەتی هەرێمی کوردستان و تێڕوانینی پارتی دموکراتی کوردستان کاگاری دوای ماوەیەک دابڕان یەکەم بەرنامەی لەگەڵ جەنابتە لە خزمەتە تێڕوانینی پارتی دموکراتی کوردستان لەسەر پێکێنانی کابینەی نوێ گەیشت بەچی جارێ بەڕاستی بۆ قسە جوانانەی لەو مقدمەیە باسی کرد حەقی چەپڵەیەکە هەیە پیا و سپاس دەکەم بەڕاستی ئەوە قسەی دڵە ئینشاڵڵا هەموو کەسانی کە تەداخلی سیاسە دەکەن لەسەر ئەم نەهجە بیرەکەنەوە یەک ڕیزی و بەیەکەوە و ئەمانە مەسەلەی پێکەنانی هی کابینەی دەهەم طبعاً تۆ خۆ دەزانی کاکەزانە ئینسان کە قسەی کرد ئەبێ لەسەر ئەساس قسە بکە من ئەندامی لیژنەی دانووسانکار نیم بەڵام طبعاً لەناو حیزبی ئێمەیە لە کۆبوونەوەکانە باسی ئەم مەسەلەیە ئەکرێ ئەوەی من حاڵی بوو بم لە ئەسنای کۆبوونەوەکانە هی خۆمانیانی هەتا ئێستا بەرەو پێشوونێکی زۆر زۆر باشەیە بەعکسی ئەو توانجەی کە جاران لە ئێمە و لە یشتی ئەیرا کە گوایە شەڕەکە لەسەر پۆستەکانە شەڕ لەسەر پۆست نییە شەڕ لەسەر شەڕ نا مفاوزە لەسەر بەرنامە لەسەر پێکەوە ئیشکردن لەسەر تەبایی لەسەر مەسلحەتی هی گەل و خاشی پیرۆزی کوردستانە هەتا ئێستا گەیشتوین بەوە مەسەلەی پۆستەکان دەردی ئینگلیزەڵە ئیت سێکەندری یعنی ئەو دەستی دووە باش جا کاگاری بۆی من زۆر نسمە قوڵاوی تەفاسیلەوە و ئێمە کە ڕێکەوتین بێکەوە بەرنامە بکەین تقریبا من حوتە ژماگێکە دابڕاوە ڕاستە قەدەری خوای گەورەوە بوو یەکەم بەرنامەی دەسەڵاتی چواریش لەگەڵ جەنابەت و کاگارێز و کاگارانی شێخ محەممەدا ڕاستە فەرمووی ئەی سوتفۆ بوو یعنی بە ڕێکەوتوا بوو کە هاتی تێناو بیناکەوتت هەموو جارێک کە دێمە کورسات دڵم پڕە بێ جا بۆی ئەجوایی پرسە نیشتیمانیەکە خۆشتر بێ چکە زۆر ئەچینە قوڵایی لەگەڵ جەنابتە بۆ دڵت پڕە بێ کە دەیتە ناو کورس وەڵاهی من یعنی کە دڵم تونگە بێ هۆکارەکە یەکشتا من زۆر برادری هێرۆخانم ئێستاش برادریم ئافرەتێکی بەقووەت ئافرەتێکی نیشتیمان پەرۆر ئافرەتێکی سەریح ئافرەتێکی جەری من مەسئولی قیبیسیوە بووم ئەو مەسئولی مەڵبەدی یەک بوو زۆر جار بەیەکەوە لە خوارەوە نانمانە خوارد یان لە دەباشان لە ماڵەکەی خۆیان ئیتر زۆرم خۆشەوێ باگراوندی و خۆشەویستیە باگراوندەکەی ئەوەیە ئافرەتێک دوو مناڵ بەجێ بێڵێ لە لەندەن بگەڕێتەوە بۆ ناو زەنگ و کامێرەیەکی بەدەستەوە بێ معدەر ڕسمی مامجەلال و مامجارای ڕەحمەتی و هەواڵەکانی بگرێ شەڕواڵێکی لە پیا بێ لوتی بەرز نەبێ ئینسانێکی خاچی یعنی ئەمە بۆ میلەتێکی جیهانی سێهەم و بە تایبەتی دووەلی ئیسلامی یعنی ئافرەتی وە زۆر دانسقەیە ئەجا توانای قیادی ئەوەی من پارتیم تەوان بەڵام ئەوەی بستبێتم توانای قیادی ئەو کاتەی مەسئولی مەڵبەند بوو یعنی وەرە بێنە بەرچاوی خۆ تۆ مەسئولی مەڵبەند بی مەسئولی مناڵپارێز بی مەسئولی خاک بی مەسئولی کورتسات بی
یعنی بەڕاستی ئەم هەمووشیان نیشتیمانین هەمووی نیشتیمە ئەجا یعنی تۆ بتانی قیادەی ئەم هەموو بکەی لە کۆمەڵگەیشی پیاوسالاریە باکسی برای مەحمەدیش بی باش ئیمام جەلالیش بی ئەو کافی نییە لەبێ خەڵکی تریش لەوانەیە ئەو هینەیە هەبوو بێ یعنی لە عایلەیەشی زۆر بەناوبانگ بوو بێ و ئافرەت بوو بێ بەزەوی بۆ نەچوو بێتە سەر ئەنجا من معجبم یعنی بە شخصیەتی قیادی نیشتیمان پەروەر ئەنجا یعنی ئەتوانم لەوانەیە بتوانم لەم بەرنمەیە بەس باسی ئەو بکەم هیچ پێویست بە هیچ مناقەت ئەنجا با قسەم تەواو کەم ئەنجا مەسەلا حەزی بۆ هونەر بۆ فەن بۆ مۆسیقا بۆ معماری بۆ هونەری تەشکیلی بۆ دارتاشی یعنی ئەو شتە ورد یعنی تۆ باسی ئەمە دەکرد ئەو قسەیە بوو لەسەری باسی ئەم مێزە دەکرد ئەو قسەیە بوو لەسەری دیزاینەکەی ستایلەکەی شتی لێزانی ئەمە هەمووی یاین پاکێجێکە ئافرەتێکی نیشتیمان پەروەری زۆر خۆشەویستی من سپاس دەکەم بە ناوی دەستگای میدیایی کورسات تۆ بە پێشەکێم لە تۆ حەقی چەپڵەت هەیە بەڕاستی منش حەقی چەپڵەت هەیە لەبەر ئەوە ناکە بەڕاستی من مجاملەی جەنابت بکەم بەڵام ئەگەر بەو ئەجواءە هەموو کۆبوونەوەکان هەموو بابەتەکان بڕۆنە پێشەوە ئەکید یەکێتی و پارتی ئەتوانن باشیکەن من بیرمە هەر لە پانۆڕامایە مەعاش زۆر تاخیر بوو وتم کاگاری تۆ لە ڕێگەی هەولێر بوو چووی بۆ هەولێر لەوێەوە داخڵ بوو وتم کاگاری بۆ مەعاش نایوتت بۆڵای یەکێتی و پارتی ئەتوانن ئەگەر یەکێتی و پارتی بیانەوێ ئەتوانن بەڕاستی هێرۆخانیش لەبەرەوە ناکە ئێمە لێرە وەکو وتم ئێرە مێزێکی نیشتیمانی ئەبێ و دەستگای میدیایی کورسات ڕاستە تەمویلەکەی حزبیە بەڵام بۆ نیشتیمانە و ئامانجی هەموو لایەکیش ئەوەیە کەواتە سپاس دەکەم جارێکی تر تۆ لێپرسراوی لقی چواریان بەرپرسی لقی چواری پارتی دموکراتی کوردستان بۆ دەستپێکەکەی ئەتوانین بڕۆینە زۆر قوڵتر کەواتە ئەو بەرنامەی کە بەڕێزدوتی ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان هەردوو لایەن تەکید لەوە ئەکەنەوە کە بەڕاستی تا ئێستا ئەوان باسی پۆستیان نەکردووە گەیشتوونەتە شوێنێک تعریفێکیان هەیە بۆ بەرنامەی حکومڕانی ئەم بەرنامەیە ئەبێ چی لە پشت بێت چی ئیرادەیەکی لە پشت بێ دوای دێمە سەر پۆست و وردەکاری تر بۆ ئەوەی مەفەق بێ پێشتریش خۆ بەرنامە هەبووە اتفاقە بووە بەڵام چی لە پشت بێت چی ئیرادەیەکی لە پشت بێ جوابی ئەوە زۆر کورتە ئەوەی ئەبێ لە پشتی بێ بەرژەوەندی گەل و سەروەری خاشی پیرۆزی کوردستان هیچ شتێکی تر نا بەس ئەم دوانە ئەگەر ئەم دوانە مەوجود بن ڕێکەوتنی استراتیژیم بەسمۆنی جایکتر ئێمەشت بنووسینەوە ئەوە نا مەبدەئیەن ئێمە یەکێتی لەسەر دووشت ڕێکەوت بین کە مەراممان بەس دووشتە لە پێش هەموو شتێکە بەرژەوەندی گەل سەروەری خاشی پیرۆزی کوردستان باقایەتەکەی هەمووی دەردی زەڵایەتە سێکۆندری یعنی ئەوە دەستی دوون ئەوانی تر یەن وردەیەن ئەم دوانە مەوجود بێت ئێمە یەکێتی متمانەیەکی باش لە نێوانمانە دروست بێ هیچ کامان گومانی ئەوە لە یەکتری نەکەین کە ئەمە ئامرەم لێکا سبینێ فێڵم لێکە یا چیم لێکە ئەو متمانەیە دروست بێت من ئێستاش وەکو جەناب و باسی کرد ئێستا ژێڵێمەوە بینی ئەمە یەکێتی موو بە بینمانە نەچێ هەرچی کێشەی ئەم وڵاتەیە هەر هەمووی چارەسەر بێ هەر هەمووی من ناڵێم یعنی بە چقەنەیەک و لە 24 سەعاتە بە پرۆسێس مەسەلەی موچە مەسەلەی کارەبا مەسەلەی ڕێگەوبان مەسەلەی ئاوی پاک هی خەستەخانە هی پەروەردە هەمووی مەسایلی ئەمنی هەمووی چارەسەر بێ ینی خەڵک نەحەقی نییە کە هەر شتێکە بێڵە یەکێتی و پارتی لێی بەرپرسە ڕاستە لەبەر دووجەم ئێمە و یەکێتی دووجەم سەری لەگەڵ ڕێزم بۆ لایەنەکانی تر خوا نەکردە مەبەستم ئەوە نییە کە ئینسان ئەوان بەکەمتر بگرێ بەڵام ئێمە و یەکێتی دیفاکتۆ دووجەم سەری سەرەکی حکومڕانین لە هەرێمی کوردستان بۆیە بە دەرەجەی یەک لە ئیشە باشەکان خۆمان مەسئولین لە ئیشە خراپەکانیش ئێمە مەسئولین باش تێڕوانینی پارتی دموکراتی کوردستان بۆ یەکێتی ئێستا یەکێتی چییە دوای انتخابات بۆ پێشێتی تێڕوانینە لە ماوەی ڕابردووە سەختی و هەوراز و نشێوی زۆری بینیوە تێڕوانینی پارتی یەکێتی وتێتی ئێمە لەو تێڕوانینە نیگەرانی ئێستا ئەو تێڕوانینە تا ڕادێک هەمووی نا بەڵام بۆتە ینی پرسە نیشتیمانەکە کە ڤەری کردووە ئەزانی کاکەزانە ئینسان کە لە یەکتری دوور بوو بە زەحمەت لێک حاڵیە بێ هەرەوەی یانی بێنە بەرچاوی خۆ
ئێستا تۆ لە ژوورەکەی ئەو دوی دانیشتوی بەڵێ. یعنی لە ئەو دوی ئەم ستۆدیۆیە من و تۆ بەیەکەوە قسە بکەین یعنی هیچمان لە یەکتری حاڵی نابین بەس کە نزیک بووین ئینسان کە گوێی لە یەکتری گرت لە یەکتری حاڵیە بێ ئەگەر سوء تەفاهومێک هەبوو بێ لە ڕابردووە لەخوا بەزیا بێ ئێستا من نزیشین و قیادەی ئێمە لە یەکتریەوە نزیکە ئێستا ئێمە و یەشێتی ئەتوانین لە دەوری مێزێک دابنیشین بە یەک و چای بخۆینەوە بەبێ دەنگەدەم و بۆڵە بۆڵ لە یەکتری حاڵی بین تێبگەین لەو مەسئولیەتە مێژوویی کە کەوتۆتە سەر شانی ئێمە هەردوومان یعنی هەردوو لە سبەینی ئێمە مەسئولین بەرامبەر تاریخ کەس ناڵێ یەشێتی بەتەنیا هیچ کەس ناڵێ یانی پارتی بەتەنیا ئەڵێ پارتی وێشێتی بوون کە ئەم مسیبەتیان بەسەر خەڵکی کوردستان هێنا بۆیە ئێمە مەسئولین لەوە ئێستا لەخوا بەزێ بێ وەزعەکە زۆر باشە لەوانەیە خەڵک هەبن لە ناو پارتی خەڵکیش هەبن لە ناوێشێتی حەزیان لێبێ بەنزین بکەن بە ئاگرا بەڵام ئەم کردەوانە یعنی چ بە گوتار بێ و چ بە کردار بێ ئەمە لە خزمەتی مەسلحەتی ئەم میلەتەوە ئەم نیشتیمانیان نییە ئینسان ئەگەر قسەی خێری پێ نەکرا بێ دەنگ بێ باشە نەک ئەوەی یعنی لە سلێمانی بێ لە هەولێر بێ لە دهۆک بێ ینی هەستێ بەنزین بکە بە ئاگرا باشە کاگاری قسەیەک هەیە کە ڕەنگە هەندێک جار معارەزە بیکە و هەندێک خەڵکیش بیکاڵێ نەهامە هەر کاتێک یەکێتی و پارتی لە یەکتری نزیکە بنەوە نەهامەتی بۆ خەڵکی کوردستان دێتە پێشەوە ئەمە ڕاستە ئەسڵەن وانە ئەو بەڵام بۆ خەڵک گەیشتۆ قەناعەتە بۆ منە آخر من بڕام نییە خەڵک گەیشت بێتەوە قەناعەتە من بڕام وایە مەجموعەی خەڵکی نەیاری ئەم نیشتیمانە هەیە خەڵکی فەوزەوی هەیە خەڵکی پۆپۆلیست هەیە حەزی لەوەیە یا پارتی یا یەشێتی یا هەردووکمان یعنی ئیمتیازێکی بینی شتێکی بینی بۆی ئەو قسەیەکە ژینەوە ئەو ڕاست نییە ئینسانی بە وجدان و واقعبین و ڕازگۆ باش ئەزانێ ئەو کاتێک کە پارتی وێشێتی ئینسیجام لە بینیانە باش بوو بێ وەزعی کوردستان باش بووە تەجروبە هەیە ئەی تەجروبەی ڕابردوو یعنی لەوە زیاتر چی بۆ بیرهێنانەوێ هەتا 2014 مەسەلا بینی ئێمە وێشێتی زۆر خۆش بووە زۆر خۆش بووە سەیری وەزعی خەڵکە ئەوسا سەیری بازارکە مەسەلا ئەو تەشەنوجێتیان نەبوو دوای بیرن نەچێت کاریگەری هیچ تەبایی بینی ئێمە و یەشێتی لەسەر بازار لە من مەپرسە بڕۆ بۆ بازاری هەولێر و دووهۆک و سلێمانی لیان پرسە بڵێ ئەگەر سبەینێ بڵێن ئەوە پارتی وێشێتی ڕێکەوتون و کابینەکە دروست دەکرێ بزانێت کێروی بازار چی لێیە بەڵام کە نەبوو ناومێدیە یعنی تەشەنوج لە بازارڕ دروست دەبێ چونکە خەڵک دڵنیا نییە لەوەی بەیانیی ڕۆیە بەڵام کەوتیان پارتی وێشێتی ڕێکەوتون داهاتوویشی مسۆگەر هەیە ئەمە شتێکی سیاسی نەک بۆ کوردستان بۆ ئێرانی ژوایە بۆ ئەوروپا ژوایە بۆ هەموو دنیاوایە باشە کەواتە چۆن ئەو جەوە دروست بکرێتەوە کە تا لە 2007 یانی حسابیکەین 2006 بۆ حەوت حسابیکەین تا 2014 ئەو جەوە دروست بکرێتەوە کە کاریگەری لەسەر بازار هەبێ لەسەر جیرفانی منی خانەنشین هەبێ لەسەر منی مامۆستا هەبێ منی پزیشک هەبێ منی کرێکار هەبێ منی کاسب هەبێ تاخیری یعنی یەکێتی و پارتی جەوێک بخڵقێنن کە بەڕاستی لەو حکوومەتە خەڵکی تر یعنی ئیسراحەت بکە بیکەن بە وڵات ئەسکە دەلافێک ئەزانی کاکزانە یەک دوو شت هەیە یەکەم قاعیدە یعنی بناغەی ئەو ئینسیجامە لەخوا بەزێ بێدا ڕژراوە مناقەشەی باش کرا و کۆبوونەوەی باش کرا و مفاوزەی باش کراوە گەیشت یعنی نەتیجەی زۆر باش تەکتیکی نییە ئەوەی نا ئەزانی بۆچی ئەگەر تەکتیکی بێ ئەو قڕەکەین بەسەر میلەتی خۆمانە ئێمە یەشێتی ئەگەر ئەمە تەکتیک بێ بۆ 6 مانگ بێ هەر نەیکەین باشترە یەکێتی لەگەڵ ئێوە لەگەڵ یەکێتیە من باسی خۆمەکەم یان ڕاستە ئەم مؤسسەیە یعنی مؤسسەیە کە ڕاستەوخۆ ناڕاستەوخۆ سەربەشی نیشتیمانی کوردستانە من باسی خۆمانەکەم لە پێشان یعنی هی پارتیەکەم ئەگەر ئەم ڕێکەوتنێک بێ بۆ 6 مانگ هەر نەبێ باشترە لەبەرەوەی ئەوەی تر دوای زوخاوەکەی ئەچێشین ئێمە ئەم قاعدەیەکی زۆر باش داڕێژراوە ئەمە شتێکی باشە ئەوەی تر ئەمێنێتەوە ئێمە متمانەمان بە تیمی خۆمان هەبێ لە ناو حکوومەت یعنی ئێستا ئێمە تیمێکمان بەشدارە بێ لە حکوومەت لە یەشێتیش بە هەمان شێوە دروست متمانەمان بەم تیمەی خۆمان هەبێ حیزب نەچێت دەستێوەردان بکە لە ناو حکوومەتە یعنی هەر ڕۆژەی لیستێک بچێت 100 کەس نازانم 50 کەس 1000 کەس ئەمەم بۆ تەعیین کەن و ئەمەم بۆ خانەنشین کەن و ئەمە ئەبێ
یعنی ئاسەواری نەمێنێ بۆ لەبێ زەختێکی گەورە کاتە سەر حکوومەت لە جیاتی ئەوە ئێمە ئەبێ بیر لە خزمەت گوزاریەکان بکەینەوە ئێمەیشەتی بە دەرەجە 1 2 وڵانە بە دەرەجە 1 چاکسازی ئەنجا خزمەت گوزاری بەڵام تۆ کێتوانی چاکسازی وتنی وشەی چاکسازی کەواتە بێسەروبەریەک هەیە ناڕێچەک هەیە چۆن نییە جەنابی سەرۆکی حکوومەت کاک مەسرور بەرزانی جێگرەکەی ئەو جەنابی کاک قوبات سەرۆشی یەشێتی کاک باڤڵ سەرکردایەتی ئێمە و جەنابی کاک مەسعود هەمووی باسی چاکسازیەکەن بۆچی باسیەکەن معناوێ گەندەڵی هەیە بەڵام کێ ئەتوانی چاکسازی بکەی کاک زانە ئەو کاتەی ئامادەبی دڵی کۆمەڵی خەڵکەیە بیەشێنی لە حیزبەکەی خۆشت بێ لە پێشە لە حیزبەکەی خۆ یعنی چی یعنی ئەو بەڕێزانەی کە لە داهاتووە یعنی بەشدار ئەبن لە حکوومەت نابێ بیر لەوە بکاتەوە بڵێ ئاری لەبەرەوەی پارتیە ئەگەر تیجارەتی قاچاقی دەرمانیشی کرد من چاوێک ئەنوقێن و نایبینم یا چاوپۆشی نابێ وابێ ئەبێ لە پێشە ئەوانەی کە نوێنەرایەتی ئێمە ئەکەن لە ناو حکوومەت چێژێتی چ پارتی ئەبێ لە پێشە چاوی لەوە بێ چاکسازی لەو شوێنەیە بکا کە لە بەردەستی خۆیەتی ینی حیزبەکەی خۆی لە پێشە پارتی بۆی نەڵێن ئەمە هینەکاومان ئەنجایشێتی ئێمە هەتا ئەوە نەکەین ناتوانین ببین بە ساحبی حکومڕانێکی ڕەشید ئەوەیە مەسەلەکە کاگاری ئەگەر یەکێتی و پارتی ئەم جارە لە کابینەیدا شتێکی جیاوازتر لە تەبایی لە چاکسازی لە خزمەت گوزاری پێشکەش نەکەن ملەت زەرەرەکە باشە گومانتیانی بۆ سەری بڵەکەکەی ئەو نیە بڵەکەی نیوەی بەتاڵە نیوەی پڕە ئیشەکە من خۆشببینم ئینشاڵڵا هەممان گەشتبینی پشتیوان بەخوای گەورە بەڵام زانی هەندێک تەجروبەی ڕابردوو هەیە وەکۆڵەی دەستمان سوتاوە لەسەر ئەوە بێ ئەو پرسیارانە بکەین مەسەلەن یەکێتی و پارتی بێکەوە لە حکوومەت بوون لەپڕ یەکێتی تیمی یەکێتی بەیاننامەی لەسەر تیمی پارتی دەرکردو تیمی پارتی لەسەر یەکێتی دەرکردووە ینی خەڵک فعلەن ینی تەنانەت زەرمان کردووە بەڵێ ئەگەر ئەمە ڕاستە ئەو حاڵەتە دروستە بێ بەڵام یەکێتی و پارتی چ زەرەرێکەکەن بەواقعی نەوەک مەسەلەن چاونوقانێک بێ بڵێ قەیچێکە با من بیبەمەوە لە یەکێتی یان پەیچێتی بڵێ من بیبەمەوە لە پارتی چش لەوەی کەزانی ئەگەر بەو دۆخە دووبارە بێ لانی کەم ئەو سێشتا ئەو مەبادی کە بەڕێزت باست کرد کە متمانەیە چاکسازیە و خزمەت گوزاریە ئەگەر نەبێ ئێمە وێشێتی ئەبێ لە عەرەبی شۆڤینیستی بەرینەوە نەک لێکتری ئەبێ لە داگیرکەری خاشی پیرۆزی کوردستانی بەرینەوە ئەبێ لە حەشی شعبی بەرینەوە نەک ئەوەی کە ینی ئەوەی بەرامبەر ئەمەگە بە منافیسی خۆ بزانیت ئەمە سەریکە ئێمە ئەبێت خۆمان بە ساحبی حکوومەت بزانین نابێت یعنی من کە بەشدارم وەکو پارتی لە ناو حکوومەت بە لەهجەیەک باسی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم وەکو کۆی معارەزە بم من ئۆپۆزیسیۆن نیم من بەشدارم لە ناو حکوومەتە منی پارتی ئەبێ خۆمان بە ساحبی هی حکوومەتەکە بزانین بێمە سەر ناوڕۆکی پرسیارەکەی تۆ ئەوەی کەوت زەرەر چیەکەن یەکێتی پارتی وەڵا زەرەری گەوراکەی نێمە زەرەر گەورەکەوەی میلەت عقوبەدایە بەچی عقوبەدایە لە ڕۆژی هەڵبژاردن بۆیە ئێمە تۆ ئیشی باش بکە خەڵک پاداشت دەکە ئیشی خراپ بکە خەڵک عقوبەدایە ئێمە یەکێتی ئەبێ ئەوە بزانین ئێمە جارێ هیچمان بەتەنیا ئەو ئیشە باشانی کە من باسی یەکەم بەتەنیا پێمان ناکرێت با ینی زۆر سەریح بین هیچ کەسیش موعجزەی پێ ناکرێت لەبەری موعجزە بەس لای خوا هەیە لای بەشەر نییە ئێمە وێشێتی ئەبێت دەست لە ناو دەست بەرژەوەندی گەل سەروەری خاشی پیرۆزی کوردستان چاکسازی ئەمەیە ئەمە ئەو معادلەیە ئەو ڕەچەتەیە کە سەرەکەوێ هەر ڕەچەتەیەکی تر بێ لە دەرەوەی ئەمە فەشەلیەنێ نە پارتی لێ ئەبێ بە قارەمان نێشێتی ئەبێ میلەت بکەین بە قارەمان چۆن ئەماکەی بەو تەبایی کە لە بینتا هەیە یەکڕیزی ئێمە یەشێتی ئەبێ لە تاریخ شت فێر بوو بین سەیری تاریخی هینی ئەمارەتەکان کە ئێمە بۆ تا ئێستا نەبووین بە دەوڵەت لەبێری باو باپیرانمان بە یەکەوە ڕێک نەکەوتون
باو باپیران باسی 150 ساڵ 200 ساڵ لەو پێشەکەم ئێمە نابێ غەڵەتی ئەوان دووبارە بکەینەوە سێبارە بکەینەوە ئێمە پێویستمان بە یەکتریە یەک میلەتین یەک میلەت لەوە زیاتر چی یعنی کەواتە ئەو جەوا مەسەلەن تەنها بە خیتاب نییە بە قسە نییە بێ بە کردارێکی خەڵک هەستی پێ بکات ڕاستە بەکردار ئەبێ بەکردار ئەبێ بەکردار لە ناو کابینەکە ئێمە پیشانی و ئێمەیەشین ئێمە کە چوینە ناو حکوومەت ئیتر پارتی وێشێتی نابێ بمێنێ لەوەیە کابینە ئەبێ هەبێ نەک کاکزانە یەکێتیە و فڵانک یان ئاری پارتی ئەوە نا ئەبێت کە چوینە ناو کابینەکە بتوێینەوە لە ناو کابینەکە وەکو حیزب ببین بە نوێنەری میلەت نەک نوێنەری حیزب حیزبەکەی من و حیزبەکەی تۆ حیزب وەسیلەیە ئەو جەنابی کاک مەسعود دەفەرموێ ئەڵێ حیزب وەسیلەیە بۆ خزمەتی میلەت هەدەف نییە میلەت هەدەفە باش ئەبێ لە کابینەی ئاوا بێ لە کابینەی نۆ یەکێتی گلەیی لە پارتی هەبووی وت حکوومەتێکی سێبەریان دروست کردو کەس دەسەڵاتی نیە لە ناو هەموو وەزارەتەکانە ئەم پرسیارە بۆ جەنابەت بەڵام ئەو بەشەکەی پارتیش هەیە کە ئەکیدی ئینشاءڵڵا لە شەوانی داهاتوە لەگەڵ میوانی کێشێتی ئەو پرسیارەکەم پارتیژە و گرفتەی هەبوو کەیوت یەکێتی لە ناو حکوومەتە وەکو مەعارەزە قساکە ئەمە حەل نەکرێ ئەتوانین ناوی لێ بنێن حکووم حەلەکرێ واز بێنە باسی جۆ بگرە زاناجە بام نێشت تۆسێ خوێ بکەی ببنینا باش نەنا ئەوە حەل ئەوە ڕاستە ئەوە ڕاستە وی لێەوەی فێربین طبعا بۆی لە کەم کوڕەکانی 100% لەگەڵتان ئێمە ئەبێت ئەم جارە ئەم دووشتە جوانەی کە تۆ باسە کرد و بە جورئەتەوە باسە کرد ئەبێ ئەم دووشتە نەمێنێ ئەمەش چی مسۆگەریەکە بەو تەبایی کە لە تیمی ئێمە یەکێتی لە ناو حکوومەت هاین تۆ بەڕێستان پێت وایە من طبعا لە دەری ئۆستۆدیۆیە زۆر سەرسەختی یەکێتیم عائلیان کوڵاوی لە ناو حیزبەیە بەڵام پێت وایە من بە دووسایدێکا بڕۆم لە هەولێرەوە بۆ دهۆک جادەکەەوە تۆبانێک کە پێم ناخۆش بێ پێت وایە هەولێر ببینم بە جوانی دهۆک ببینم باوەڕ کە چەند ڕۆژ پێش ئێستا بوو یانەی دهۆک بردوێتیەوە من لە نای خۆم پێم خۆش بوو باشە ئەمە یعنی ئەم مادام منێکی یەکێتی ئاوهام بۆچی ئەو حکوومەتە یان نابێ ئەو حکوومەتیان دەکری ئەو حکوومەتە بە هەمان شێوە لە پێنجوێنەوە لە ڕێگەی باشماخەوە تا ڕێگەی برایم خێلبێک یەکسیر ئاخر کاکە زانە هۆکارەکەی ئەم دوو بەرەچیەیەکە نەیهێشتووە ئەو تەنسیقە هەبێت ئەو یەک ریزیە من لە ئەوڵی قسەکان ماوتم وتم پارتی وێچێتی ڕێک بن مەسەلەی موچە حتا باسی ڕێگەوبانم کرد باسی خستەخانم کرد باسی پەروەردەم کرد هەمووی چارەسەر بێ بەس ئێمە یەک بین بەس ئێمە یەک بین نێڵین خەڵکی نەیار و شۆڤینیستی غەیری کورد بێتە بینمانەوە بێوێ سوود لەو دەرزە وەرگێکە لە بینمانە یاری بکە یاری بە عەقڵی هەمومان بکە نابێەوە بێ یەکێتی ئەتوانێ بێ مەسەلەن ئاسایە مەسەلەن ئەگەر بتمانە و تەبایی هەبێ یەکێتێک پارێزگاری هەولێر بێ پارتێک پارێزگاری سلێمانی بێ بەڵام پێت وایە ئەو واقعە دیفاکتۆی باس من ئارزوم پێشستا باست کرد کە دیفاکتۆیەک هەیە بە پێ و دیفاکتۆی کە هەیە سلمێنراوە کێچێتی ناتوانێت لە دهۆک حکوم بکە پارتیش لە سلێمانی حکوم ئەو دیفاکتۆی ئەبێ بخەینە گۆڕ ئەمە دیفاکتۆی کابینەیە بەڵام لە کابینەیە بەعرز بکەم من کابراشی قەومیم باشە بۆ من ڕێبازی بەرزانی یەکێ لە کۆڵەکەەکانی بریتیە لە کوردایەتی باشە وەکو ئاری باشە من خەو بۆەوە بینم ڕۆژێ لە ڕۆژان مەحافزی هەولێر یا دۆگ لێشێتی بێ بۆ لەبەری ئەو کاتە ئیسپاتیەکەین ئێمە میلەتین من خەو بۆەوە بینم ڕۆژێ لە ڕۆژان مەحافزی سلێمانی پارتی بێ ئەو کاتە ئەیسلمێنین کە ئەمە زۆنی دەوڵەتدارین نەکەرەوە ئەو کاتە ئیسلمێنین کە ئێمە مەجموعەیەشی خێڵەکی نین ئەم منطقەیە هیەشێتیە و سەوزەوە ئەمە هی پارتیە زەردە ئێمە یەک میلەتی یەکگرتووین بۆ چونمان جیاوازە دوو حیزبی جیاوازین سەرسەرم بەڵام نیشتیمانی هی هەمومانە چۆن ئەبێ ئینسان وەکوی دڵی خۆ و بە چەقۆ بێنی بیکەی بە دوو کردەوە ئینسان چۆن نیشتیمانی خۆیەکا بە دوو کردەوە چۆن شتی وابێ بۆیە من وەکو پارتیە کاکەجار ئەگەر ئەمە لە سرم ئەکەوێ لە سرم ناکەوێ بۆ مهم نییە
ئاوات بەو ڕۆژە ئەخوازم بڵێن مەحافزی دهۆک یا هەولێرێکێتیە ئاواتی پێخوازم وەکو ئەوەی ئەو ڕۆژە بێ کە تازە بم لەدایک بەعناوێ ئۆخەی ئەوەمان نەجۆ بگرێ معناوێ ئۆخەی ئەمەنگەمان متمانە بە یەکتری هەیە ناترسین من بە ئیسراحە دەنوم ناوێ لەوە ناترسم یەشێتی شەو زەفەرم پێبەرێ و فیشەشە بنێ بە تەڵی سەرمەوە ئەمەیە ئەمە نیشتیمان پەروەریە ئێمە ببین بە میلەت کێبین بە میلەت ئەوەی ئەو کاتێک کە ئەوە ڕووبە متمانە ئەجا چی ئەوە دروزەکە کاکەزانە متمانە ئەوە دروزەکە یعنی ماڵ نەشێوێ معقولە ئێمە لەگەڵ داگیرکەری کوردستانە تەوقاکەین متمانەمان پێیانە بڕۆیانە پێکەنین باوەشیان پێکەین معقولە تۆ خۆی یەک میلەت بی خەڵکی یەک نیشتیمان بی وڵاتت داگیر کرابێ و دەوڵەت نەبی قوربەسەر بی لەگەڵێکە ئەو وەزع بێ ئەخر معقولە ئەمە چ مانتقێکی چ عەقڵێک ئەمە قبوڵەکە بۆیە ئێمە پێویستمان بە یەکتری ئێمەویشێتی میلەتی کورد پێویستی بە یەکڕزی ئێمە نا ئێمە ئەگەر سەیریکە ئێمەویشێتی ئەگەر نیشتیمانی خۆمان خۆشەوێ ئەگەر بەڕاستی میلەتی خۆمان خۆشەوێ ئەگەر ئەم قسە سەوز و سوورانەی کە ئەەکەین لە شاخ بووین و بە پێڵاوی لاسیکەوە و 10 سەعات بەناو بەفرا بڕۆ ئێمە پێشبڕگاتیمان کردووە ئازانی ئەگەر ئەمانەمان بەڕاستیە ئەیخۆ ئەبێ ئەگەر تۆ حازر بووبی لە پێناوی نیشتیمانە خۆ بۆی بەکوشت ئێستا بۆچی حازرنی لە پێناوی نیشتیمانە دەستخەیتە ناو دەستی یەکتریەوە یعنی چه قورسێکی تایە زەحمەت نەبێ کە میلەتی ژەوەی ئەوێ میلەتەوەیەوێ باوەڕکە کاگاری من هەندێک شتێ سادەیە بە زمانای زۆرە ڤیددیۆیەکیاندانا بۆڵێ کابرا وچێتی من خەڵکی هەولێرم لە سلێمانی لە خەڵکی هەولێرم سیارەکە پەچی کەوتووە کابرا ئەم طبعا شارێرە دنیا هۆتێلی تایە مۆتێلی تایە خەڵک یەخەی گرتووتیانە تۆ لە هەولێرەوە هاتووی سیارەکەت پەچی کەوتو بۆیان چا کردو تۆ ئەنی ئەمە لە ڤیددیۆیەکە چێگەڵێ و تردوای کابرا بۆ بە برادر و دۆستی یەکتر لە نەورۆزە خەڵکم بینی لە سلێمانی چۆتە ئاکری ینی میلەت پشکیلەی نییە کێشەکە چێە دووبارەی چێتی و پارتی من یەکشتی تر پێڵم حتما من تەشید دەمەزانی دوای سیوێشی ئاب مەجموعەی خەڵکی یەشێتی لە هەولێرەوە بۆ سلێمانی لە سلێمانی بۆ هەولێر تۆ زانی ئەم عیلانە هەتا ئێستا ئەگەر تۆزێک قسەیان لەگەڵا بکە لە من ئاوارە بووم ئەزانی بۆ ئەوەی هەولێریە سلێمانی بە نیشتیمانی خۆی نازانێ ئەوەی سلێمانی هەولێر بە نیشتیمانی خۆی نازانێ ئاوارە تۆ کەی ئاوارابی ئەو کاتێک کە بچی بۆ ئێران بۆ تورکیا بۆ ئەوروپا ئەو کاتە ئاواری تۆ لە نیشتیمانی خۆتە لە شوێت ئاوارەیە ئەمە چی وای کردووە ئەمە ئەو تەسیرە سایکۆلۆژیی شەڕی ناوخۆیە کە نیشتیمانی دابەش کردووە معناوێ منی ئاری کە خەڵکی سلێمانیم ئەگەر لە سلێمانی چوون بۆ ڕانیە لە ڕانی ئاوارم ئەوە کەی قسەیە نیشتیمانی خۆتە تۆ خەڵکی ڕانی بڕۆ لە زاخۆ بژی ئەوە نیشتیمانی خۆتە ئێمە ئەم ئەزانی کاکەزانە ئێمە ئەم تێکەڵبوونی قەومیە یەک میلەت بوون وەکو چۆن تاپۆی ڕانیە و قەڵازێ لەسەر تۆیە هی زاخۆش لەسەر تۆیە زاخۆ مڵکی باوکی کەس نییە سلێمانیش مڵکی باوکی کەس نییە هی میلەتی کووردە بۆیە زۆر تەبیعیە ژنومێردێک خەڵکی هەڵەبجە بن ئیشێکی باشیان دەست پێ لە سۆران لە ئاکرێ لە ڕەوان دەست بۆ خۆیان بچن لێ بژین چکۆ نیشتیمانی خۆتە ئاوارەی یعنی چی وەڵام من ئاوارە بووم اینجا ئاوارە بووم و داوای قەرەبووەکەم نەنە بەڕاستی یعنی ئەمە گوناحە ئینسان چۆن لە ماڵی خۆیان لەم ژوور بچیتە ئەو ژوور بە خۆ دەڵێ ئاوارە ئەکرێ ناوی لێ بنێ قوربانیانی دووبەرەچی ئەوە ڕاستە قوربانیانی شەڕی ناو ئەمە تاوە یا پێ بڵێ کۆچی بە زۆر ئەمیش تاوە بە ئاوارە نابێ هەولێر پایتەختی کوردستانە من خەڵکی سلێمانیم دوای شەڕینەوە خۆچوم لێوە ژیاوم بۆ ئاوارم یایشی خەڵکی هەولێرە هاتووە لە سلێمانی ژیاوە دەردی تۆڵی بووە بە قوربانی شەڕی ناوخۆ بۆچی ئاوارێ سلێمانی شاری خۆیەتی کەواتە پێشنیازەکەین لەگەڵ کاگاری وەزارەتێکی بن بە ناوی نیشتیمان سازی لەناو کابینەیە من شتێک دڵێم من دڵنیام کە ئەم کابینەیە خۆی نیشتیمان سازیە بێ من دڵنیام لەوە بەڕێی من ئەی بێت بەڕێی من ئەو لیقانەی کە لە بینی ینی کاک باڤڵ و کاک مەسرورا کراوە لە خۆڕانە کراوە ئیشی لەسەر کراوە ئەمە ماندووبوونی لە پشتەوەیە نەتیجەی باشی ئەبێت و
وئینشاءڵڵا من و جەناب و خەڵکی کوردستان ئەوا بینن. والله من تەمەناکەم ئەمڕۆ دوای دابڕانێک یەکەم بەرنامەمە بەڵام تەمەناکەم بابەتی دواکەوتنی موچە و جایتر بێت و باسی وانەکەینا هەر نەبێ یعنی خوا کا میلەتەکە خۆشەژی مەجموعەی تەلەڤیزیۆن هەر داخەین نا بایەشتی پێ بڵێم بەڵێ وەکو وتم ئێمە وێشێتی تەبابین کەس نەکەوێتە بینمانەوە. دەردی سلێمانیەڵێ مەسەلەی موچە زەڵاتەیە زەڵاتەیە بڕۆ بێ ئێمە وێشێتی بەس بە شەرتێک مەبدەئیەن ئێمە وێشێتی تەبابین نێڵین کەس بکەوێتە بینمانەوە. بەرژەوەندی گەل سەروەری خاچی پیرۆزی کوردستان ئەمە مەبدەئی ئێمە وێشێتی بێ بە دەرەجە یەک. ئینجا حیزب و نازانم چیۆمانە من دایم قسەیەک بۆ هەواڵانی خۆمانەکەم لەسەر قسەکەی هیچ جەنابی سەرۆک بەرزانی هی کاک مەسعود ئەڵێم خوا نیشتیمان میلەت ئەنجا حیزب هەر کەسێ حیزبی خستە دوای خواوە ئەوە کەسێکی فاشیلێ و ناتوانێت خزمەتی میلەتی خۆی بکە لەبەری کۆیلێ حیزبەکەی خۆیەتی. خوا میلەت نیشتیمان ئەنجا حیزب وەسیلەیە. طبعا نیشتیمان تەرە بێگە میلەتەکەت لێ نەڕازا بێت چیەکەی ئەگەر میلەت لێ ڕازی نەبوو خواشە لێ ڕازی نابێ برای بەڕێز. ئەمە یعنی ئەمە 100 جار کاک مەسعود لە هەرچی کۆبوونەوەی هەیە کە من بەشداریم کردووە ئەفەرمێت حیزب وەسیلەیە. یعنی چی؟ یعنی لە زیندانی حیزبان مەژی وەرە دەرەوە ببە بە کورد خەڵکی کوردستان بە ئەو معنایەوەیە. باشە کاگاری من ئەگەر بێت و ئەوانەی جەنابەت ئێڵێ طبعا بەڵامەکەت دام و بەڵامەمێ بە زۆرشتر پرسیارشتر بکەم مقاوماتی ئابوووریەکی بتە و مەسەلەن خوای گەورە چوار وەرزی داوە بە بەهار هاوین زستان هەندێک وڵاتی هەر زستانە هەندێک وڵاتی هەر هاوین ڕاستە بە بیابان بوون دەستی پێکرێت چەندە ساڵیش باران کەم بوو بەڵام لەو ئەخیرە خوای گەورە بە حکمەتەکانی داینەوە شاخمان هەیە دەشتمان هەیە دەریامان هەیە ڕووبارمان هەیە ئاومان هەیە هەموو شتێکی تایە خاچی بە پیتمان هەیە و نەوتیشمان هەیە و یعنی پێت وایە ئەگەر جوان بەکار بێت ئێمە پێویستمان بەوە بێ خەڵکمان بڕوە ئێستا لە بەریتانیا هەڵمەتێکیان دەست پێ کردو مارکێت بە مارکێت سەرتاش بۆ سەرتاش ئەگەڕێن کوردی ئێمە ئەگرنەوەڵێن وەرە تۆچیەکەی لێرە بە سەد نەهامەتی گەیشتۆتە پێ دوایە پێویستمان بەوە بێ پێت وایە پێویستمان بۆ هەموو فرمێسک و باوەشی ماڵ ئاوایی مەتاڕەکانە بێ ئینسان زەرجی ژانەکە بینی کوڕەکەی 10 ڕۆژ 15 ڕۆژ 2 مانگ هاتۆتەوە بۆ دیدەنی دایک و باوکی کە ئەڕواتۆ دیسان ئەو دایک و باوکە لە مەتاڕ ئەکەونە سەرژنۆ ینی پێویستمان بۆ هەموو گریان و فرمێسکە ئەبێ. ئەزانی کاکزانە ئێستا من کە قساکەم وەکو پارتیەک ئەتوانم دووشت بکەم ئەتوانم بەناوی قسە بکەم بۆی هەموو خەڵک نا بۆی هەموو خەڵک بڵێ بەخوا کاگاری کوڕی چاکە بۆی بەدڵی ئەو قسە بکەم و ئەشتوانم وەکو واجبێکی ئینسانی حەقیقەت بڵێ ئەوانەی کە ئەچن بۆ ئەوروپا دوونەوەن نەمر کە فەرە عامەکەیڵێ ناچینە تەفاسیلەوە یعنی کەس ئینسانی واشەیەڵە 4 دەفتەرم سەرف کردو یانی 40,000 دلار ئێ باشە ئێکەواتە تۆ فەقیر نەبووی کە چووی بۆ ئەوروپا لەبەر فەقیری نەڕۆشتووی لەبەر کەیف و سەفا ڕۆشتووی لەبەر ژیانێکی خۆشتر لە کوردستان ڕۆشتووی بۆیە چووی بۆ ئەوێ لەبێ پارەوە هەبووە ئەجینا یعنی ئینسان لەم کۆمەلگایە 40,000 دلاری هەبێ فەقیرە ئەوە مۆزوعی یەکەم. ئەوەی دووهەم کە تۆ ئێڵی جارێک تر ئێڵێمەوە بەردێ لە ئاسمان بکەوێتە خوارەوە بەرسەری تاچێکی کورد بکەوێ خەتای پارتی وێشێتی ئەگەر ڕێک نەبن بەردێک ئەگەر باران نەبارێ پارتی وێشێتی ڕێک نەبن ئەوە خەتای ئێمەویشێتیە وشکە ساڵی هەبێ ئێمەویشێتی یەک نەبین ئەوە خەتای ئێمەیە ئینسان ئەبێ بە وجدان قسە بکە ئێمە دوو جەمسەری سەرچین لە وڵاتە کاکزانە ناتوانین پینەوپەڕۆ بکەین بۆ حکومڕانی خۆمان ئێمە بێتە بابین ئێمەویشێتی ئەگەر سەیریکە من زۆر جار باسم کردووە وەزم لەگە خۆشتا باسم کرد بەدیلێکی ناشرینی ئەمە هەیە هی ئەم تەبایی کە منێڵێم ئەگەر ئێمە لە منطقی خۆمان حکم بکەین لەو دی دێگەڵەوێشێتیش لەم دی حکمکە ئەوە هەر کەسە مەسئولە لە منطقی خۆی بەڵام کەوتە حکوومەتی هەرێمی کوردستان وێشێتی و پارتیش جومگەی سەرچی بوون لە ناو ئەم حکوومەتەیە هەر کە بوو کوڕیەک لە وڵاتێکە لەم وڵاتەیە هەبێ ئەو خەتای
ئێمەوەشێتیە بە دەرەجە یەک کەواتە ئێستا بەرەو ئەوە ئەڕۆین ئەم حکوومەتە دروست بێ ئەوەی کە سەرۆکی شێتی نیشتیمانی کوردستان تەکیدی لێکاتەوە ئەوی خودی کاک مەسرۆریش تەکیدی لێکاتەوە بە تایبەتی لە دیمانەکەیانە ئەڵێ بۆ حکوومەتێکی بەهێزی نیشتیمانی یەکگرتو جا ئەو ڕۆژی خۆشە ئەو ڕۆژێکەوە حکوومەتە پێگەیە وەکو تاچی کورد تازە بوو بێ لە دایک وایە حکوومەتی چاکسازی حکوومەتی یەکگرتو یەکڕیزی ئەوەی کە مێشولە نەتوانێت بێتە بەینمانەوە لە پێناو خۆشببختی گەل و سەروەری خاچی پیرۆزی کوردستان دروستکردنی ئەمە ئاسانە ئاسان نییە ئاسان نییە نه بەڵام چوونە سەر پیرەمەگرون ئاسانە نه بەڵام ئەگەر تۆ ئارەزوو لێ بپسیتە سەر پیرەمەگرون ئەبێ ئامادەش بی ماندوو بیت چوومەتە سەر پیرەمەگرون بۆیە واڵێم ئەبێ ئامادە چوومەتە سەر قەندیل من لە قەندیل پێش بەکە بووم ئەبێت ئامادە بی ئەژنۆ دژان بکە ئەبێت توینیت بێ ئەبێت تەشەنوسکەی ئەبێ ئارەق بکەیتەوە تۆ حەزت لێ بچیتە سەر پیرەمەگرون ئەمەش وایە بۆ ئەوەی کە ئەمە بکەی ئەبێت تەسحیە بی وتەسحیەکە چییە؟ مڕونەت و تەواضع بەرامبەر یەکتری جۆگرتن لە یەکتری ڕێزگرتن لە یەکتری حسابکردن بۆ ڕێی یەکتر ئەمەیەکە ئەوە دروزەکە ئەمە مستحیل نییە سەیریکە فەرق هەیە لە بینی مستحیل و قورس ئەمەی کە من باسیەکە مستحیل نییە ئێمەوەیشەتی بتوانین بە شێوەیەک حکومڕانی ئەم وڵاتە بین کە سەربەخۆی یەک بستێمێنێ یەک بست فەرق هەیە لە بینی ئەمە و لەوەی کە من بڵێم جاوە زۆر ئاسانە نا ئەمە ئاسان نییە ئەمە ئاسان نییە بۆ ئێستاش لە کوردستانە هەندێک لە عایلە هەمووینا هەندێک لە عایلەکان هەن کە لە شەڕی براکوژیا خەڵکیان لێ کوژراوە مەسەلا بڵێ عایلەی شێشێتیە یەشێتی هەیە خەڵکی کوژراوە کوڕی برای یا باوکی ئامۆزاوی ئێمە کوشتومانە هێشتا لە دڵی دەرنەچوە ئەمە هەیە لە کۆبڵگە بەعکسیشەوە هەیە من لە عایلەی خۆمان 4 کەسمان ئەوەی کە پێڵەن جەلالی کوشتوتی بەڵام من بۆ خۆم وەکو ئاری پێم وایە مەسلحەتی کوردستان زۆر لە شەیدەکانی من مهمترە زۆر نابێت تۆ هەتایە لەناو ئەو قڕ و زەلکاوایە بمێنیتەوەی شەڕی براکوژی هەتایە لە جیاتی ئەوەی خۆشەویستی نیشتیمان لە دڵتا بێ ڕق و چینە هەڵگری بەرامبەرەکە ئەمە ئەبێ کۆتایی پێبێ ڕۆژێک کاچی من لە زۆر وڵاتی تر شەڕی براکوژی هەبوو لە ئیسپانیا هەبوو ئەو تۆ پیاوی خەمەواری بۆستنەوە چەند ساڵ بوو تایتڵی تەلەڤیزۆنەکان بۆ ئێستا بەرەو خۆشگوزاریە بۆیە ئێمە ئەبێ ڕۆژێک بێت کۆتایی بەمە بێ ئەبێ کۆتایی بەم عەقڵیەتی براکوژیە بێت تۆڵە و تۆڵەکردنەوە و وای لێکەم و ئەمەی لێکەم تۆ وا لە کێیەکەی وا لە خۆ دەکەی ئێستا من عەزێتی تۆ من عەزێتی شێم من عەزێتی خۆمەیەم چۆنە بێ ئینسان چەقۆ بکە بە دڵی خۆیە لەگەڵ ئەوە شابا تۆزێک مەسەلا نێودەوڵەتی و قلیمیەکان باسکەین هەم مەترسی هەیە و هەم دەرفەتیشمان لە بەردەمە وایە ئەجا مهمەکەی ئەوەیە کاکەزانە دەرفەت مهم نییە مهمەوەی تۆ چۆن ئیسفادەی لێکەی چەند دەرفەت بۆ کورت هاتۆتە پێشەوە بە درێژایی ئەم 300 ساڵی ئەخیرە نەیتوانێت ئیسفادەی لێ بکە بۆ دووبەرەچی ئەوە مشکلەکەیە دەرفەت مهم نییە مهمەوەی تۆ چەند حازری بۆ قۆسنەوەی ئەو دەرفەتە ئێمەوەیشێتی بای ئەوەنە هەست بە بەرپرسیارەتی ئەەکەین مڕونەتمانتیایە بەرامبەر یەکتری و تەواضوعمانتیایە بەرامبەر یەکتری بڵێن کاش خۆم بۆستە هەرچی مەسلحەتی حیزب و نازانم چی خەینە ولاوە مەسلحەتی گەل و نیشتیمان فرسەتەکە ئەو کاتە ئێمە ئەتوانین سوودی لێوەرگین کە ئێمەوەیشێتی یەک بین بەڵام دوو بەش بین سوء استیفادەمان لێ ئەەکەن یەنە بینمانەوە ئەوەنگەی تر ماڵی ئەم میلەتە وێرانە بێ ئەبێ ئێمەوەیشێتی هەست بە و بەرپرسیارەتیە بکەین بۆیە فرسەتی سیاسی یعنی هینی ئەقلیمی ئەوی تۆ باسی کرد هەتا کاتێک قیمەتی هەیە ئەو کاتەی ئێمەوەیشێتی یەک بین ئەگەر ئێمە یەک نەبین فرسەتی هەزار فرسەت و ڕاوێتیشی لێ ناکەی هیچیان بەبێ هیچیان ناتوان ئیسفادە لەو فرسەتە بکەن بۆ نمونەیەکی بڵێ وەڵام بەتەنیا ئەتوانین یان پارتی بڵێ بەتەنیا ئێمە ناتوانین هیچ کەس ناتوانێت بەتەنیا
هیچ کەس ناتوانێت بە تەنیا ئێمەویشێتی بە یەکەوە دەست لە ناو دەست بە تەبایی بە متمانەی بینمان ئەبێ ڕۆژێک بێت ئێمەویشێتی نیشتیمانی ئەوا بکەین یانی پەڕێژی تازە بکەینەوە بە دڵ و بە ژیان واز بێنین لە ڕابردوو ئەڵێ شعرەکەی شکری فەزڵی من ئەوەم وتۆتەوە ئێستا یانی کەوادری لە قیچوار هەمووی لە بەرێتی ژێرە شێوێنێک کە کای کۆنی بەبادا لەکنت چاکە هەر لێی خوڕی سەیری دەموکاوێژی نەکەی ئەمە شکری فەزڵی ئەڵێ بەشێ مەحموڵێ تەبعاً ئەڵێ ئەوەی کە باسی کۆنە لاکات بۆ نموناڵێ زانە پیاویشی خراپۆ لێ گەڕێ باسی واز لەوە بێنە چاکە هەر لێی خوڕی سەیری دەموکاوێژی نەکەی ئەو کەسانەی کە لە ناو ئێمەیان من لە پێشە پارتی ئەڵێم ئەنجایشەتی ئەوانەی باسی شەڕی ناوخۆکەن و چیمان لە یەکتری کردووەمانە و کاکە تۆ باسی چیەکە سەری داهاتوو بکە ئەی داهاتوو تۆر باسی ڕابردووەکەی یعنی لە قوڕاوی ڕابردووە هەتا ئەمەنگە و چەقیوە ئەی داهاتوو بۆی ئەوە غەڵەتە ینی حتا تەنانەت ئەگەر وڵاتی ئەقلیمیەکانیش نێتێکیان هەبێ پەرپەرت و ئەوەی سیاسەتی پەرکە و زاڵ بەبێ ئەگەر یەک بین ناتوان ئەوە بکەن ئەزانی زانەجان ئەگەر دووەلی با بە ڕوسیا و ئەمریکا و یەشێتی ئەوروپا و نازانم هەتا ئێران و تورکیا هەزار نیازی باشی هەبێ کە خۆت لە ناو خۆتا یەک نەبووی چی لێ بکە سحر لێ بێ نازانم سحر لێ بکات چی بکە تۆ خۆت لە ناوێکە یەک نیت ئەبێ خۆ یەکبی بە قوربان بۆیە سەیریکە ڕاستە کە هۆکاری مۆزوعی و زاتی هەیە هۆکاری مۆزوعی جاری وایە دەست دەبەستێ ئەو ڕاستە بەڵام کاکی من ئەی زاتێکە ئەی ئەوەی کە بەرخۆ دەکەوێ مەسئولیەتەکەی کە لەسەر شانی خۆت ئەی خۆت تۆ خۆت دووبەرەکی هەبێ زۆنی سەوز و زەر دروستکەی هەر سبەین ئێستا ئەمە یادی ئەنفالەکەینەوە یعنی سەددام کە ئەنفالێکی قۆناغەکانی ئەنفال سەددام کە ئەنفالی کردو جای کردوەوە چێ پارتێوشیەتیە بە قورعان ئێستا کاگعاری من ئەوە زۆر بە سەراحەت پێت بڵێن وەک ڕۆژنامە نووسێک وەڵاهی نازانم سبەینی یعنی چۆن پرسیار لە کەسێ بکەم بڵێم برینەکانتان ساڕێژ بوو بڵێن نەمانتوانی جینۆساید بکەین بڵێن نەمانتوانی یاسایەکی جوان بنووسینەوە بڕۆین بڵێن ئەم قەزیە مەلەفنی جینۆساید بوو یعنی ئێستا بۆ نمونە بێم چێ بێنم بڵێم ئێوە بۆ نەگەیشتن بەوەی لە پەرلەمانیان لە دادگای لاهایان لە پەرلەمانی شتی ئەوروپا شتێ بە شتێ بکەن دوای 30 ساڵ ینی 36 ساڵ ینی بەڕاستی پێ بڵم جا بەرنامەکە بەرەو کۆتاییە من زۆر اتفاقەکەمان تەواو تەطبیق بوو ئەوەی کە لە بەرنامەکە لە پێش بەرنامەکە لەسەر ڕێکەوتووی جێبەجێ بوو نیشتیمانی و نیشتیمانی ڕاستە باش پێت خۆشە من دایم وا هەستم کردووە ها ئەمە یەکەم جاری هەموو جارێکە لەگەڵ تۆ دانیشتومیایی لەم کەناڵە بەڕێزە هەستم نەکردووە کە تەشەنوچ هەیە یا حاڵەتێکی لەو بابەتەوەمانە دانا ئێمە پەروەردەی دەستی قوتابخانەیەکی گەورەین کە سەرۆک مام جەلال ئیمزاکەی کردو هێرۆخان بە وردی ئێمە یەک جۆش کردو بۆ ئەوی کە نیشتیمانمان هەموو شتێک خۆشتر ئەبێ وابێ پێت خۆشە مەسەلەن چی یەکێتی بێنم ئەویش ئاوها بەو گوڕوتینەوە بە حەزبەکەی خۆشی وازم لێ بێنێ من خۆم لە حیزبەکەی خۆماندامی سەرکردایەتی نیم کوڕی باش ئێستا بچم داوا بکەم لە یەشێتی وەڵاهی لە ناوی شێتیا باشتی پێڵم سەریکە چیە مەسەلەن تۆزێ ئاوا ئەگەر پێ بڵێم ئێستا من کەسێکە پێڵم لەوانەیە خەڵک کە سەریم بەرنمەیەەکە زۆری لا سیر بێ من پێم وایە کاک باڤڵ لەو کەسانەیە کە جددیە لە ئیشوکاری خۆیان دروستە صريحة أو قسەی کە ئەوەی کە تەمسیل نییە دروست ینی پیاوێکی هینا ئەو کاتێک کە توونگە بەرامبەر ئێمە توونگە ئەوە نەبوو هینەکانی فرەیە ئەوەش جایە ئەوە کاتی هەڵبژاردن بوو بەڵام مەبەستم ئەوەیە ئەو ینی ئەو بەڕێزانی کە لە ناوێشێتیە کە خەڵکێکن ینی بە قەنەعەتی من قسەی خێر لە دەمیانێتە دەرەوە لەگەر ڕێز و خۆشەویستیم بۆ هەمویان تەمان هەموو برادرانی سەرکردایەتی بەڵام مەزموعەیەشی زۆر باشی تایە کە ئەتوانن ینی قسەی خێر بکەن بەڵام وەکو چۆن لە ناو پارتیا خەڵک هەیە هەرکە بووە لە دایک نەزانێت قسەی خێر بکە لە ناوچێتیشا هەیە هەیە لە سلێمانی لە هەولێر هەیە لەمانە هەیە ئەوە حەقا هەم ئێمە وەکو پارتی ڕێگەنەین ئەو کەسانە ببنە باعیسی ئەوەی کە تەشویش بخەنە بینی عیلاقاتی ئێمە یەشێتیەوە یەشێتیش نابێ بیەڵێ
ئەو نوع کەسانە بینی ئێمە ئەوان تێک بن یا محاولەی بۆ بکەن. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز کاگاری هەرسین سپاس بۆ تۆ. لە پچواری پارتی چێژم لێبینی سپاس منی شەروەها سەرچاو ئینشاءڵڵا سەرەتایەکی خێرە بێ ئینشاءڵڵا هەرواژە بێ ئینشاءڵڵا. هەرواژە بێ. ئینشاءڵڵا بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆرامای ئەم شەومان پێشکەش کردن ئێوەش هەموو لاکتان ئەمانەتی خوای گەورە بن